هاجر قڕێ کرد بەسەر ما هاجر هاجرە هاجرە نان بەلامە بەڵێ مامەگیان چی بووە؟ بەخوا شعور جوانە بۆ ئینسان چی بووە؟ ئێرۆ لەو ساوە دانیشتم دەبا سەرێکە لێ بەم ئاواهی بڵێ وەرە مامارە تۆ هیچی پێویستە لچ و لێوم بەیەکە و نووساوە تینومە مامەگیانەوە ئاوی لە پێشتەوە؟ دەی مزمعید نوێسە بینیمە وڵە تۆ وەرە بزانە ئەم مامۆ ئیشێکی پێت شتێکە ئەوە تێ باوکەرە زۆر ساردە نەخۆشە کۆم لای بە بیگۆڕم؟ ئابی گۆرە لای بە ها ڕاوەسە بڕۆ زۆر سادە ناپرێت دەبڕۆ ئەمرت نەمێنێت هەناڵێ ئەخ بزانە ئەم مامەم ئیشێکی نییە ئاو منتانی هەمال کردووە دەی چی و کرد؟ چی بۆ کەس نەزانێ ناو؟ ئادەی بزانم باوکەڕۆ گەرمە لای بە ئەوە ئیشە جوانەکانتە یا ساردە یا گەرمە ناخۆمەوە ئاوم هەر نەخوارد دەبڕۆ لا تۆ دێ ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر چاک منتانی هێمال کردبووە تەواو هێمالیان کردووە دێڵە هاجرە بەخوا مامێ خاتەرە هاجرە ئەرێ هاجرە جان مامەگیان جان ئەرێ سووتان بابە ئەها عارەقم دەراوە ئەدی ئەخوا هیچ ناو ڕق بوومەوە ها سەرمامە بێنەوە پێشەوە باشە ئەرێ باشە دەلاتۆ ئەرێ دەبەسە تەواو چیم کردو ماما؟ زۆر گەرمە دەتوەزی ببێرە دووەوە زۆر نابا سەرمام نەبێت ئێستا چی بکەم تێم پێشوێ بوو تەواو تەپڕ لاتۆ لێم بێزارن ئەزانی هەر شتێکتان پێڵم ئاوە جواب مێنەوە ئەمرتان نەمێنێ بۆ خاچی پێغەمبەر ئەوێ دەدەقەیە زەرام نەیوتۆ ئەرێ مامە هیچی پێویستە هاجرە جیان مامەگیان جیان ئەوە بۆ نەوعەکە بانگ دەکەم بە دەدەقەی ئەگەیتە لام تێ مامە خەرێکی ئیش مناو ئیشتیهام لەسەر میوەی موشەکەلە کۆکتێلێکم بۆ بێنە چی بێنم؟ موشەکەل هەرچی میوە لە سەلاجەکەیە بێنە دەبڕۆ نیو سەعاتە بێنە چێ خێرا وەرەوە ئۆف مامە چۆن ژانم تێکدا قەت بە قسەم ناکات دەی گەیشتی ئەرێ مامەگیان ئەوە کووە چی؟ حەزم لە ئەنەناسە وەڵا ناس نییە مامەگیان تەواوی بازارم گەڕا نییە ئەی شلیک مامەگیان بەس بڵە بزانم چیتە بێ وەڵا من پێڵاوەکانیشت خمە سەرسەرم ئەو هەموو خزمەتت دەکەم ئۆف لە من نەکەیت ڕۆژی دەجا پێم بڵێ ئۆف ڕۆژێ نەبین بڵێ ئۆن هین ئەڵم ئۆن بڵێ ئاخ خەتای تۆ نییە خەتای خۆمە ئۆف مامە ئۆف لێم بێزارن ئێستا با قارەمانی کوڕم بێتەوە دوو قسەی لەگەڵاکەم وەڵا بێزانینە مامە ئەوە هاتەوە وەرە قارەمانی کوڕم وەرە لە کوێی عەلەیکوم سەلام باوکە فەوتاوە بەدەجەم شنەوە فەوتاوە خزمەتم ناکەن ئیهمال مەکەن جا من لە ژیانمە هەموو شتەکان عەکسە ژنەکەم ناوی ئاشتی بوو هەموو ڕۆژ شەڕمان بوو کوڕەکەم ناوی قارەمان لە پشی لاترسێ ئاخر ئەها نەکبەتێکە هی خۆم نەکبەتم باوکە جان چی بوو ئاخر دە پێم بڵێ هیچم بە قسە ناکە کاکە ئیهمالیان کردوم هاجر جان وەڵا هیچم نەکردووە ئەها سەیرکە هاجر جان ئەمەنە و نەرمە بە منەڵی بابە هاجر جان بە منەڵی بابە گیان باوکە جان قوربانت بم چی وە پێم بڵێ بەس لە من بێزارم کورت و مختصەرەکەی من هەڕۆم من هەچ بە خەڵەتگەی پێی تەواو لە ماڵە نامێنم آخر ئاجر جان وەڵاهی باوکە نازانم ئەوە هەموو آخر ئاجر جان تۆ بۆچی وارە باوکمەکەی خزانی چییە؟ ئێ من دەڕۆمەوەی ئیسراحەتی خۆتان بکەن لەگەڵ با بدانیشە ئاجر دەی دوایکەوە بوو نەرم ژنانی سەیریکە ئاخر ناڵێ ئەم ئاجر دەوەرە دوایکەوە ژنانی سەیریکە مو نەرم دەی دوایکەوە ئەی ناڵێ با خزمەتێکی ئەم ئامەم بکەم دڵی خۆشە کوڕە هەیە خارەبام ئاخ باوکە ئاخ ئەها وەڵی شخصیاتی من نێژ باوکە کوڕم شخصیاتی جاتە خودە لە ئەساسە کەنەوە من قوڕی تۆکەم بزە لە گەڕک هەمووی وار تەماشایانە کردینەوە ڕۆشت با بڕات وازی دەبێنە با بڕات
حاولە بکە بزانە ئەنەناسێکم بۆ پێ ناکەی کوڕم. باوکە ئاخر تۆ ئەم هەموو میوەیە وا لە پێشتا ئەم ژنە وەڵی تەخسیری نەکردووە ئەیبینم ئەخر چی نەکردو با بڕوا ئەنەناسێکی بۆ پێیان نەکرد خوا ژنە. ئای چەند خۆشە ئەڵڵا لەم حاڵە خۆشە ئەی چەند خۆشە توخوا لەم حاڵە خۆشە ئەیوەی لەم حاڵە خۆ ئەیوەی وەی دەدای برسێ دەدا ئەی ئەو بۆ ئەی بیای باوکە وەڵا کوڵ و کۆم دامرا موو بە ئەعزای جسمەوە نەما توخوا ئاخر ئەمە وەعزە هەڵا دەستم سووتە وی هەر هەڵکڕ ڕووزام هاتی تەوەڕۆڵە ئەوە چییەوە؟ ئەها دەسم سووتە ئەوەڵی دزیمان لێکراوە نەوەڵی تو وەعزەکە ئاواهی ئەها دەسم سووتە باوکە ئەو دەستە بە چی وایە؟ غازەکەم داگەسان شتێک وتی موو بە جامەوە نەما ئەوە ئەم چایە هەموو تۆ خواردوتەوە؟ ئیتر هیوایەتەوە حەزم لە چایە کوڕم قسە و کردوایە خەتێکم بۆ ڕاچای لە قۆرێکەوە بۆ ژوورەوە ئاها چاوە لێە ژنەکە و تۆراوە بە من ڕابێت و بە من شەڕی و بە منە فرۆشیت ئاخر باوکە جان ئەخت خۆ ئەمە حاڵە دەی وەرە با بم بۆ دکتۆرەوە نایم با بمرم باوکە جان تۆ دەست زۆر سوتاوە قەینا نایم بەخوا نایم ئێدەوەرە چی نەمەعاون تۆ بێ ئێرە نایم بۆ یەک شوێن نایم ئێدا چی بکەم ئێستا من؟ ئەزانین چۆن من گەیشتمەتە قەناعەتی ئاوا ماڵ بە بێژن ناچێ بەڕێوە وەڵی وایە باوکە بەڕاستی وایە حەلێکم داناوان هەردووکمان نەجاتمانە بێ ئادەی بزانین ئەم حەلە چییە؟ ژنێک بێنەرەوە من کوڕە بەخوا هەتا تۆ لە ماڵەیە بی من بە حەیات ژن نایەنمەوە ئەرە حەلێکی کەم لای ئەمەیان دەرەجەیەکە ئادەی بزانین ئەمەیان چییە؟ وەڵا ژنێ بۆ من بێنە تۆ کوڕە بەخوا هەتا خاوەنی ئەم تەبیعەتە بی بە حەیاتی ژن لەگەڵ تۆیان دانانیشێ ئەڵێم سەرێکی لای عەلوەکەم بزانم ئەنەناسێکم دەست ناکەوێت